بەرەدەینە سەر پرسیارەکان فێرخوازەشی دیکە دەفەرموێتن حیکمەتێکە قورئان بە پێی ڕزبەندی بە سوورەت دانرا بە ئاەت دانەندرا مەسەلەن سەرەتا لە سوورەتی علەق کۆمەڵایەتێک دابەزی اقرأ بسم ربک الذی خلق پاشە مزەمل پاشە مەسەلەن دوحا بە و تەرتیبەی لۆ چ ئاوادانە بەزی لۆ بە تەرتیبی سوورەت دانرایە قورئان طبعا ئەمە برین سەبارەت بە تەرتیبی ئاەتمان هەیە ڕیزبەندی ئاەتەکان لە قورئان ڕیزبەندی سوورەت ڕیزبەندی ئاەتەکان لە قورئانی پیرۆز هەموو زانایان تقریبا یعنی زۆرینەی زانایان جمهور لەسەر ئەوەنە کە ئەوە ڕیزبەندیەکە تەوقیفیە معنی چێ تەوقیفی یعنی بە ئەمری خوا و پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم ئاەتەکان سوورەتەکان اختلافی لەسەر هەیە اختلافی لەسەرە بەڵام ڕای بەهێز ئەوەیە ئەویش تەوقیفیە لۆ لەبەر بەخۆی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو ساڵێک کە تێیدا وەفاتی فەرموو هەموو ساڵێک جوبریل دەهات لە مانجی ڕەمەزان لە ئەوەلی قورئان هەتا کۆتایی قورئان لەگەر پێغەمبەر دەوریان دەکردەوە طبعا حديثك وكان يدارسه القرآن لصيغة وهذا فرمي جبريل دهال لقل بيغمبر صلى الله عليه وسلم قرآني بيدا دهاتوا هم رمضان بلام أو صالي كبيغمبر إخوتي دا وفاتي فرمو صلى الله عليه وسلم جبريل دو زاران لقل بيغمبر دوري كردوا لويا أو صالي كبيغمبر تيدا وفاتي فرمو ڕیزبەندی ئاەت و سوورەتەکانی هەموو بە پێغەمبەری فەرموو صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەو ئاەتە کۆمەڵە ئاەتە جێی فرانە سوورەتە و ئەو سوورەتە لە دوای فرانە سوورەت دێ لۆیە زانایان ڕایان وایە ڕیزبەندی سوورەتەکانیش تەوقیفیە جوبریل هاتیە بە پێغەمبەری گوتیە صلی الله عليه وسلم بەڵگە چییە ئێمە ئێستا شک و گومانمان نییە لەوەی کە ئاەتەکان ڕیزبەندی تەوقیفیە وەنیا ڕەنگە ئەگەر کەسە گومانی تێ بکە هەندێک لە زانە ڕایان وایە بێ کافریش بیت چکە لەبەرەوەی ئەگەر ئاەتێک لە ناو کۆمەڵە ئاەتەشی دەربینی معنایەکەی تێک دەچی لاسەنگ دەبیتن وەنیا لۆیە هەتا یەک لە ئیشی ساحیرەکان وایە ئاەتەکان مەسەرەن پاشە و پێش دەکەن یان مەسەرەن عەکس دەیخینەوە تاوان پێ کافر دەبن ئەوە شەیتانەکان ئیش و کارەکانی خۆیان تەسیب دەکەن دەیکرد کەواتە لۆیە مادام ئاەتەکانی قورئان بەو شێوێ دانرابی لە فرانە سوورەت و لە فرانە سوورەت و سوورەتەکان تەکمیل کرایە دەبی ڕیزبەندی سوورەتەکانیش تەوقیفی بیتن وایە بەڵگەتیە حتى ئێستا ئەگە تەماشا بکەی لە سوورەتی فاتحە تەماشا بکە هەتا دەگاتە سوورەتی ناس وەکو زانایان دەفەرمون القورئان وحدة متكاملة معنی چییە قورئان یەک پەیامی هەیە پەیامەکەی چییە ليخرج الناس من الظلمات إلى النور وەکو لە سوورەتی ئیبراهیم دەفەرمێ لە سوورەتی فاتحە دەگاتە سوورەتی ناس هەمووی تەواوکەری یەکترە ئامانجەکەی ئەوەیە خەڵکی لە تاریکاییەکان بینتە دەرێ بەرەو چێ دەرێ تاکە ڕووناچی ئیسلام و ئیمان کەواتە ئەوە بەڵگەیە لەسەوەی ڕیزبەندی سوورەتەکان شتێکی تەوقیفی و پێغەمبەری خوا لە خۆی داینە نایە لۆیە سەحابەکانیش ئەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەتەبەی وحیان پێدەوترا کە چوار سەحابە بوون ئوبەی کوڕی کەعب و هەروەها عبد الله كري مسعود إمامي علي ورضا رحمتي خوي لسربي لقى زيد كري حارثة أو أنا صار كزبون كنوسري وحي بيغمبر بون بيغمبري خوا صلى الله عليه وسلم آتكاني بيان دقود دفن ضعوه في صورة كذا أو إلى لقى فلان صورة دابني كاتو بلقيق أمري بيغمبر بو صلى الله عليه وسلم باجتهاد الصحابة كان اجتهاد نبوة